بەڵێ گفتوگوی زیاتر لەسەر کۆنگرەی دووەمی بەغدا لە ئوردن دەکەین دەمانەوێت بزانین ئەم کۆبوونەوەی وڵاتان وەکۆی کە محەممەد شێیع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق باسی لێوە دەکات کە دەڵێ ئەمە دەستکەوتێکی باشە بۆ عێراق کە کۆکردنەوەی ئەم وڵاتانە بۆ قسەکردن لەسەر پرسێکی گرنگی خۆی هەیە بەتایبەت بۆ عێراق و فەڕەنساژی هێک بوو لە وڵاتانەی کە بەشدار بوو تێدا پەیامی زۆر گرنگی هەبوو قسەی زۆر کرد بەتایبەت پشتگیری عێراقی کرد دەمانەوێت بزانین ئەم بابەتە ئەم دیدارە چ گرنگێکی هەبووە بۆ عێراق و ئەو پشتگیریانی فەڕەنساش چ گرنگێک و چ پەیامێکی تێدا بووە گفتوگۆ و شرۆڤەی زیاتری ئەم پرسە بە میوانداری ئەحمەد الشەناق چاودێری سیاسی دەکەین کە بەڕێزیان لە ئەمانەوە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبن بەڕێز ئەحمەد شەوتان باش سوپاس کە ئامادەن لەگەڵمان سەرەتا بابزانین گرنگی ئەم دیدارە لە چیدایە زۆر سپاس بۆ میوانداریە سپاس بۆ بینەرانی کەناڵە بەرزەکە تا ڕاستیدا بەستنی ئەم کۆنگرەیە ئەم دووتکەیە لە کۆنگرەی دووەمی بەغدا بۆ هاوکاری و هەماهەنگی هاوبەش لە هەمان کاتدا گرنگی ئەم کۆنگرەی ئەم لووتکێ لە عەمان ڕاستیدا لە قۆناغێکی زۆر مێژوویدا دەبەسترێت کە لە سای ئەو ئاڵۆزیانەی کە لە تەواوی ناوچەکە و لە جیهاندا هەیە لە کۆمەلگەی نێودەوڵی تێدا دەگوزرێت لە هەمان کاتدا ئەو ڕووداوانەی ئەو ڕووداوانەی ڕوبەڕووی هەرێمەکە بوونەتەوە ئەم دیدارە ئەمە زۆر گرینگە کە هەمووان لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆ ببنەوە بۆ ئەوەی کەوا پەنجەرەیەکی گفتوگۆ بکەنەوە ئەو وڵاتە عەرەبیانەی کە بەشداریان کردووە بۆ چوونی خۆیان دیدگای خۆیان بخەن ڕوو سەبارەت بە دیدگای پەیوەندیەکان لەم ناوچەیەدا لەسەر بنەمای هاوبەشی و هەماهەنگی و لەسەر ئەو بنەمایی کە عێراق یەکێکە لە کۆڵەکە هەر سەرەکیەکانی ناوچەکە ئاسایش و سەقامگیری و سەروەری عێراق زۆر گرنگە بۆ ئەم ناوچەیە بنچینەی گەشەپێدانی و سەقامگیری ئاسایشی بە کۆمەڵە لە هەمان کاتدا بۆیە لە هەمان کاتدا ئاستەنگ هەیە ئەگەر ئێمە قسە لەسەر ئەم بابەتە بکەین هەندێک ئاستەنگیشمان هەیە پێسەرەتا پێویستە ئەو بڵێن کە ئەم ناوچەیە خاوەنی کۆمەڵێک کێشەیە جەمسەرگی خاوەنی کۆمەڵێک جەمسەرگیریە بەڵام پێویستە هەماهەنگی هاوبەش هەبێت بۆ ئاسایشی ناوچەکە کە ئەمە لەسەر وڵاتانی ناوچەکە پێویستە ئەنجامی بدەن ئەو هەماهەنگی و ئەو هاباشی هەیە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە بەڕاستی ئەمانە هەمووی فاکتەری هێزم پێویستە ناوچەکە سوودیان لێ وەربگرێت بۆ ئەوەی کەوا بەرژەوەندی هاوبەشیان هەبێت بۆ چی بۆ بەرەنگاربوونەوەی ئاستەنگەکان بۆ بابەتی بێکاری بابەتی دۆسیەی ئاو ئاسایشی خۆراک تەندروستی فەروەردە و فێرکردن لە هەمان کاتدا هەموو ئەم بابەتانی کە باسمانکردن پێویستیان بەوە هەیە کە تێپەڕێنرێن و کاریگەریان هەیە لەسەر دۆخی ناوچەکەدا بۆیە ئێمە هەمیشە ئەوە دەخل لەسەر ئەوە دەکەینەوە کە عێراقی دراوسێمان عێراقی برامان کە ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینە سەقامگیرێکی گرنگە بۆ ناوچەکە ئاڵۆزی لە عێراقدا و پێشکردنی سەروەری و ئاسمان و سەروەری عێراق کاریگەری لەسەر ناوچەکە وڵاتانی دیکەش دەبێت بۆیە پێویستە دیدگایکی هاوبەش لە ناوچەکەدا هەبێت وەکو چۆن ئاستەنگ هەیە پێویستە دیدگایکی هاوبەشیش هەبێت بۆ ئەوەی کەوە ڕوبەڕووبوونەوەی کێشەکان هەبێت بە دیدگایکی بێت کە بتواندرێت چارەسەر بکرێت ئێمە بۆ نمونە باسی دەکەین بابەتی بێکاری بابەتی وزە دۆسیەی ئاو ئاسایشی خۆراک خزمەت گوزاری جیاواز گواستنەوە هەموو ئەمانە کێشەن پێویستیان بە چارەسەرکردن هەیە بەڵێ زۆر تەئکید لەسەر دیدگای هاوبەش دەکەیتەوە ئەو دیدگای هاوبەشە دەبێت لە نێوان کێو کێدا بێ و چۆن دروست دەبێت ئەو دیدگا هاوبەشە لە ڕاستیدا سەرەتا وڵاتانی دراوسەی جوگرافیایی وڵاتانی عەرەبی برامانە لە هەمان کاتدا وڵاتانی دیکەی دراوسێ کۆمەری ئیسلامی ئێران ئەم جوگرافیایە ئێمە بەڕاستی و گەلە ناتوانین لەسبەرداری جوگرافیا ببین پێویستە ئەم فرەیە لە نەتەوە لە ئاینزاکان لە نەتەوەکان پێویستە فاکتەری هێز بن لە ناوچەکەدا لە هەمان کاتدا کۆڵەکەی بنیادنان و هێز بن وەکو لایانی هاو بەش لە ناوچەکەدا
بۆیە ئێمە پێویستە ئێمە ئاستەنگەکان چارەسەر بکەین کە ڕوبەڕووی گەلان دەبنەوە لێرەوە باستەوە دەکەم ئێستا کاتی ئەوە هاتووە ئەوانی کە لە دەسەڵاتدا لە بیرمەندان لە سیاسیەکان لەلایەن سیاسەکان کەوا بێکەوە بچین بەرەو بنیادنانی کۆڵەکەیشی هاو بەشکەوە ڕوبەڕووی کێشەکان ببینەوە بۆ نمونە ئەگەر باسی بکەین بابەتی بێکاری کێشەی هەموو وڵاتان لە هەموو وڵاتین ئەم ناوچە کێشەی بێکاری هەیە هەموو سیستەمێکی سیاسی ئەم کێشەی هەیە بابەتی هەژاری بابەتی وزە و کارەبا لە هەمان کاتدا کە ئەمانە وزەی شارستانیەکانن ئایا چی ڕێگیریەکان چین ئێمە کە شاری پشازی هاوبەش دوور بکەین ئایا ڕێگیریەکان چین بۆ ئێوە هاوکاری و هەماهەنگی هاوبەش لە نێوان وڵاتان هەبێ پرۆژەی هاوبەش لەسەر بنەمای لەسەر ئاستی پشازی ئاسایش خۆراک لەسەر ئاستی دابینکردنی ئاو بۆ هاوڵاتیان لەمان کاتدا بۆیە ئەم ناوچەیە پێویستی بە پرۆژەی هاوبەشە خوێندنەوەی ئێمە ئێمە نامانەوێت لە هەمان کاتدا نامانەوێت کەوا ڕوبەڕووی کۆمەڵێک شۆڕشی کۆمەڵایەتی ببێتەوە کە هاوڵاتیدا عێراقی ئوردنی مسری ئیرانی تەنانەت تورکی ئەمانە پێویستی ئەم ناوچەیە پێویستی بە هاوکاری و هەماهەنگی هاوبەش هەیە ئەو ڕەگەزانەی هاوکاری و هەماهەنگی هاوبەش هەن بەڕاستی کە وەکو ئاسایشی بە کۆمەڵ ئەمانە زۆر گرنگە وەکو باسمان کرد ئەمە ناونیشانی هاوکاری و هەماهەنگی بێت لە ناوچەکان هەروەکو چۆن پاشای وڵاتەکەمان باسی کرد ئێمە لەسەر بنەمای گفتوگۆ ئەم کۆنگرەی ئەمڕۆ دەبوو لە ڕاستیدا هەموو دەبوو لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن بەیەکەوە بۆچوونی خۆیان دەرببڕن دیرگاخوانی خۆیان باس بکەن سەبارەت باکێشەکە ئایا چۆن هاوکاری بکەین بەڵێ بەڵێ زەحمەت ئەمڕۆ ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بەشدار بوو لەو دیدارەدا و گوتاری هەبوو هەندێک قسەی کرد و هەندێک پەیامی هەبوو بە تایبەت لە چوارچەوەی هەماهەنگی زیاتر بۆ پاڵپشتی عێراق چ خوێندنەوەیەکتان هەبوو بۆ قسەکانی و بۆ پەیامەکانی لە ڕاستیدا بەڕێز ماکرۆن سەرۆکۆماری فەڕەنسا زۆر قسەیەکی باشی کرد سەبارەت بە دۆخی وڵاتەکەی ئەو وڵات کاریگەرەکانی فەڕەنسا لەسەر ناوچەکەدا چونکە فەڕەنسا خاوەن کاریگەریە لە هەمان کاتدا باسی لە میانڕەوی کرد باسی لە پەیوەندیەکان کرد لە نێوان ئەم ناوچەیەدا بە مێژووی خۆیەوە بە پەیوەندەکان لەگەڵ یەکێتی ئەوروپادا لە هەمان کاتدا کە ئەو ئامادەی هەبوو لە هەمان کاتدا یەکێتی ئەوروپا بەشداری هەبوو بۆیە هاوکاری و هەماهەنگێشتی ئەوروپا لەگەڵ وڵاتانی عەرەبی دەکاتی ئەوە هاتووە کەوا گفتوگۆ بکەین گفتوگۆ هەبێت لەگەڵ سەرانی ئەوروپا چونکە داهاتووی ئەم ناوچێ و داهاتووی ئەوروپا پێویستی بە گفتوگۆ هەیە کە ئەمە کێکە لە کۆڵگەکانی سەقامگیری واتە ئاسایشی بە کۆمەڵ پێویستی بە پەیوەندی نێوان وڵاتانی عەرەبی و یەکێتی ئەوروپا هەیە ئەمە کۆڵگەیەکی سەرەکیە وەکو باسم بەدڵنیاییەوە کاریگەری دەبێت لەسەر ئەوروپا دۆخی ئەم ناوچەیە بە پێچەوانەکەشی هەڕاستە بۆیە فەڕەنسا خاوەن کاریگەری لە ناوچەکەدا وەکو باسمان کرد لە هەمان کاتدا ئێمە بەڕێزەوە باسی مێژووی شارستانی ئەو ناوچیان کردووە باسی کاریگەرەکانی ئەو ناوچیان کردووە ئەم بۆیە پێویستە بەڕاستی وەکو باسمان کرد پەرە بە پەیوەندیەکان بدرێت لەسەر ئاسی ناوچەکەدا ئێمە ئەوە دەزانین هەروەکو چۆن بەڵام ئەمە پێشاتێکی نوێ بێت لەسەر بنەمای ئاسایشێکی دادپەرانەوە بێت لەسەر بنەمای ئاسایشێکی بە کۆمەڵ بێت کە تەواوی وڵاتانی ناوچەکە دەتێ بەشدار بن هەمان کاتدا ئەمە کاریگەریەک بێ کاریگەریشی هەم بێ بە هەموو وڵاتان هەروەکو چۆن سەرانی ئوردنیش پێیان وایە کە عەرەبی دەڵێن عێراق ڕۆڵێکی میحوەرەی دەجێڕێت بە گەلەکەی و بە شارستانە دەرینەکەی کاتی ئەوە هاتووە ئێمە قسە لەسەر سەقامگیری بکەین عراقێکی سەقامگیری عراقێکی گەشە سندوو بکەین عراقێک بێتکەوە کاریگەری لەسەر سەقامگیری ناوچەکەی وڵاتانی ناوچەکەشدا هەبێت ئەو برانی عراقی کاریان لەگەڵ بکەین بە تەواوی پێکاتەکانی گفتوگویان لەگەڵدا بکەین ئەمە کاتەکێتی ئەمە بەم شێوەیە گەشەپێدان بنیاددانرێت بۆیە ئێستا کاتی ئەوە هاتووە کار بکەین گفتوگۆ بکەین بۆ ئەوەی کەوا ئێمە بۆ بین هێنامان هەبێت لە بۆ ئاشتی و پەرەپێدان خاوەن سەقامگیری بین پاڵنەری بوون بۆ سەقامگیری عێراق و تەواوی وڵاتەکەی ناوچەکە بۆیە چونکە ئاستەنگەکان کە ڕوبەڕووی وڵاتانی گەلانەوە گەورن پێویستە چارەسەریشە بۆ دەزرێتەوە بەڕێز ئەحمەد شەناق چاودێری سیاسی گەلێک سوپاس